کوردستان وکاتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ وەزارێکی ترام لە خزمەتتانە لە پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆ ئەوڕۆ حوتی ڕەشەممەی 1401 هەتاوی بەرامبەر بە 26 فێوریەی 2023 زایەنیە. ئازیزان، دە ڕۆژ بۆ 8 مارس ماوە. 8 مارسی ئەو ساڵ تایبەتیە لەگەڵ هەموو 8 مارسەکانی پێشوو. تایبەتمەندیەکەی بریتە لەوە کە هاوکاتە لەگەڵ شۆڕشێک کە زیاتر لە 5 مانگ لە ئارادایە و سەرەکی ترین دروشمی ئەو شۆڕشە ژیان ئازادیە. پێم خۆشە باسێکی کورت لەسەر مەسلەی 8 مارس بکەم و بزوتنەوەی ژنان لە ئێران هەمیشە لە ئارادا بووە، چە زمانی ڕژیمی پاشایەتی و چ دواتریش هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی. تەبعەن بە سەرکاری کۆماری ئیسلامی لە 44 ساڵی ڕابردووە زیاترین ئازادن لە لەم بابەتەوە تر بکەین بەمانەوە. ژنان هەر لە یەکەم ڕۆژ هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە ئەو ڕژیمەیان قبوڵ نەکردوە، هەمتان بەسەریاندا داسەپاوە، ئەو دابوونەتی ئەنەریتانە کە بەسەریاندا داسەپاوە لەلایەن کۆماری ئیسلامیەوە هەر لە یەکەم ڕۆژەوە زۆر دژی ئەو دابوونەریتانە ڕاوەستاون بۆیە هەر بۆ بۆنەیشەوە زیاتر لە هەر بەشێکی کۆمەڵگا کەوتونەتە بەر ئازار و ئەزیەتی کۆماری ئیسلامی. لە بیدایەتەوە کۆماری ئیسلامی بۆ چاوتێرسەنکردنی ژنان لە مەیدانی شارەکان نمایشی سەنگساری بەڕێوە برد. بۆ چکۆلەترین ئەگەریش بڵێن شتەیەکە لە بەرامبەر بە ژنان ڕوویدا بوو، بەڵام ژنان ئەکەوتە بەر پەلاماری کۆماری ئیسلامی و خەڵکێکی زۆر کۆبوونەوە و چاویان لە سەنگسارە کرد. ئەمە تەبعەن تاسیرێکی زۆری دانا بۆ ئەوە پاشەکشێ بکە بۆ شۆڕشەی و ژنان یانویست بەرامبەر بەو هەڵاواردنەی کە بەرامبەر بەوان ڕوئەدات ئەمە ئەیویست ئەو شۆڕشە ڕابگرێت. هەر لە مەدرسەکانیشەوە چاوی لێ بکەین، هەر لە خوێندکارانی بچووکەوە هەتاکو ئەوانەی واچوونە زانکۆ زۆر هەڵاواردنی تایبەت بەرامبەر بە ژنان بەڕێوە چووە بەدان بەسەری ڕووسریانە لەسەر کار بۆ تەخیرکردن و هەڵاواردنیان بە دەستی کەمگرتنیان بە ئیجازە نەدانیان بچنە ناو بازاڕی کارەوە، خانە نشینکردنیان و هەزاران نمونەی ترکە ئێوە بۆ خۆتان ئاگادارین و لەگەڵیشی ژیاون ئەو چەند ساڵە. بەڵام ژنان ڕانەوەستاون. خەریکی ترین شۆڕشی ژنان لەو دەورەی 44 ساڵەدا زۆر بەرچاو بووە. بۆ نمونە ئەگەریش ویستویانە بە شێوەیەکی ڕفۆرم هەر لەو چوارچەوەی کۆماری ئیسلامیە هەوڵیان داوە ڕۆژ بە ڕۆژ خشت لەسەر خشتدا بنن بۆ ئەوەی نەتیجەکەی بووە بە شۆڕشی ژینە، ئەوەیش هەر شتەیەکە کە ئەبێ ئاماژەی پێ بکرێت. بۆ نمونە مەسەلەی 1 میلیۆن ئیمزا یاکو بەشداری ژنان لە ساحەی وەرزشی و چاوکردن لە مسابقاتی وەرزشی بۆ ئەوانە خەباتیان کردووە، یاکو ژنانی کسانی خیابانی ئینقلاب کە ناسراون بە خیابانی ئینقلاب کە ڕووسەرەکانیان لا بردو ئەوە بوو بە باوێکی گەورە. هەموو ئەمانە ئەگەر لەسەر یەکدا بنین ئێمە نەتیجەکەی شۆڕشی ژینا بینین. هەنی ئەوە تۆ ناتوانانی شۆڕشی ژینا شتەیەکی خەڵقساحە بێ بەبێ ئەوەی پێشتر ئیتفاقێک ڕوویدا بەبێ ئەوەی شتەیەک لەو کۆمەلگا ئیتفاق کەوت بێت. هەروە باسم کە ژنان لە توولی ئەو خەباتی خوانە هەمیشە خەباتیان کردووە، مبارزەیان کردووە و
هەوڵیان داوە قەدەم بە قەدەم بچنە پێشەوە بۆ ئەوەی بە داخوازیەکانی خۆیان بگەن. ئێستا مەسەلەی ڕووسەری شتەیەکی زۆر ئاساییە، بەشێکی زۆر لە شارەکان خەڵک بەبێ ڕووسەریە گەڕن، ژنان بۆش ڕازی نەبوون، یعنی یانەیە بەڕاستی کۆماری ئیسلامی بڕوخێننەوە و حکوومەتێک بێتە سەرکار کە مافی ئەوانە بێت دیاری بکرێت لە بەرچاو بگیرێت و حەقی ئەوان وەکو هەر کەسێکی تر وەکو هەموو ئینسانەکانی ئێران بەرامبەر چاو لێ بکرێت و مافەکانیان لە بەرچاو بێت. ژنان بۆیان هەیە لە هەموو حەقی خۆیانە لە هەموو کار و بار و ئیدارەی کۆمەلگادا نەخشیان ببێت و حەقیان هەیە لە حقوقی بەرابەر و لە هەموو ئەو ئیمکاناتە کۆمەڵایەتی کە بۆ کۆمەلگا دابین کراوە ئەوانش بەهرەمەند بن. و ئەمە بەچیە کرێت بەوە کرێت کە ئەو شۆڕشە ئەبێ ببێت بە شۆڕشێکی کۆمەڵایەتی ژنان وەواشی لێ هاتووە. ئێستا ئەبینین کە هەموو ئەو خەباتانەی وایسە لە ئەیبینین لە شەقامەکانی ئێراندا لە ئارادایە ئەوە بۆ خۆی پیشانەدا کە خەباتی ژنان خەباتێکی کۆمەڵایەتیە و بۆیە ئەتوانین پێی بڵێن کە بزوتنەوەی ژنان بۆ ئەوەیە کە هەموو چین و توێژەکانی تری کۆمەڵ مەسەلەی ژنان ئەکەن بە ئەرکی سەرەکی خەباتی خۆیان وەکو دروشمهای سەرەکی خۆیانی داهانن بەبێ بەشداری ژنان لە خەباتەکی خۆیانە ئەوان شەزانن ناتوانێت هیچ سەرکەوتنێ بەدەست بێنن لە شوێنی کارەوە بگرە هەتاکو دانشگاکان هەتاکو سەرجادەکان و هەموو شوێنەکانی تر ئێمە ئەبینین هەم لە دروشمەکانە هەم لە داخوازیەکانە لە هەموو بڕیارنامەکانە مەسەلەی ژنان هاتوۆتە گۆڕەوە بزوتنەوەی ژنان بۆ بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی. مەسەلەیەکی تر کە زۆر جێگەی سەرنجە ئەوی شەوەیە کە ئەم مەوزوعە فقط لە چوارچەوەی ئێرانە نەماوەتەوە بەڵکو لە سەر سنوورەکانی ئێرانیش تێپەڕیوە. ئەلعانە کەم ڕاگەیاندنی نێونەتەوەیی هەیە کە باسی مەسەلەی ژنان نەکات باسی وەزعیەتی ژنان نەکات ئاوڕێ نەداتەوە لە 4 ساڵی ڕابردووە چی بەسەر ژنان هاتووە. ئەمە بۆ خۆی معنای ئەوەیە کە پشتیوانیەکیش لە ئاسی نێودەوڵەتی بۆ پشتیوانیکردن لە خەباتی ژنان لە ئارادایە. مۆزوعی کە زۆر جێگەی سەرنجە ئەوی شەوەیە کە ئەم خەباتە لە بڕێک لە ناوەندە کۆمەڵایەتەکانی ئێراندا تەئسیری زۆر گرنگی بووە. بۆ نمونە بلوچستان خەڵکی بلوچستان لەم شۆڕشەدا بەردەوام خەریکی شۆڕشن لە بیدایەتەوە بەشێک لە دروشمەکانیان دروشمیایەنی بوو و هەوڵیانەدا بە نەوعێک ڕەت پەیوەندی بدەنەوە بە مەسەلەی شیعە و سنە. بەڵام زۆر زوو زانیمان کە ژنان هاتن بەشداریەکی زۆر بەرچاویان لەو شۆڕشا کرد و بە دروشمەکانی خوان هاتنە سەر شەقام. ئەمە گرنگیەکی زۆر تایبەتی هەیە بۆ ناوچەیەک یا بۆ پارێزگایەکی وەکو بلوچستان. یاکو ئەگەر ئاور لە کوردستان بدەینەوە کوردستان بە درێژایی 4 ساڵی ڕابردوو ژنان نیان هێشتووە ئەو دابوونەریتەوە کۆماری ئیسلامی لە ئێراندا دایسەپاندووە بەسەر ئەواندا داسەپێت لە بەشداری لە مراسمەکانی 8 مارس ئەتوانم بڵێم تقریبان هەموو ساڵێک بەڕێوە چووە لە دوای هاتن سەرکاری کۆماری ئیسلامیەوە و ئەو مەراسمانە بە بەشداری ژنان و پیاوان پێکەوە چۆتە پێشەوە. لە کوردستان کۆماری ئیسلامی نەیوێراوە یەک جار ئەو نمایشی سەنگسار بباتە پێشەوە چونکی ئەیزانی لەگەڵ خەباتی خەڵک ڕوبەڕوو ئەبوو و ئەوە ئەبوو بەهۆی ئەوەی کە جورئەتی نەبوو نمایشێکی ئاوا لە سەرجادەکان بباتە پێشەوە. ئەمە دەستکەوتێکە لە خەڵکی کوردستان کە چۆتە پێشەوە. جلی کوردی کە بۆ خۆی بە هەموو ئەو جوانی خۆیەوە ڕێگەیەک بوو بۆ ئەوە ژنان بەشێک لەو نەریتەوە کۆماری ئیسلامی ئەیوێت بەسەر ژنانە دایسەپێنێ ئەوان نایەنە ژێرپا. لە هەموو بۆنەکانە ئێمە ژنان ئەبینین بە بۆنێ یەکی ئەیارەوە بە بۆنەی ڕۆژی کۆمەڵەوە بە بۆنەی نەورۆزەوە کە حتمما دواتریش باسێکی کورتمان لەسەر مەسەلەی نەورۆزە بێت و زۆر شوێنی تر هەموو سەیرانگاکان
ژنان و پیاوان پێکەوە بوون لە کوردستان لە هەموو شایەکان ژنان و پیاوان پێکەوە هەڵپەڕێون ئەگەر ئەو جیایانە لە ناو ئۆتۆبوس و شوێنەکانی تری ئێرانە جیا کرابوونەوە لە کوردستان کۆماری ئیسلامی نەیتوانێت ئەو کارە بکات لەلایەکی ترەوە لەگەڵ دەستپێکردنی شۆڕشی گەلان لە ئێران کوردستان ڕێگەیەکی تری گرتە بەر کۆمەڵە یەکەم هێزی سیاسی بوو کە ئەو مەدانەی دابەژنان کە ژنان بێن و داخوازیەکانی خۆیان بەدەستی خۆیان مەترح بکەن و بێنە پێشەوە ئەوە ژنی پێشمەرگە لە کۆمەڵەوە مەسی ئاسێکی بەریندا باسی تاکە کەس ناکەم لە حزبێکی تر تاکە کەسێک پێش لە کۆمەڵە بوو بێت یان نەبێت بەڵام لە ئاستی بەرینە کە هەموو کوردستانی گرتەبەر ئەوە کۆمەڵە بوو کە ئەو ڕچەیشکاند و مەدانی دابەژنان کە بێن شان بەشانی پیاوان خەبات بکەن بۆ هەموو داخوازیەکانی ناو کۆمەڵگا و لەوانە مافی خۆیان مافی ژنان مەسلەیەکی تر کە زۆر جێگەی سەرنج بووە ئەوی شەوەیە کە بەعزشتایەک لە کوردستان بەو شێوە لە ئێران ئەڵێم نەچوێتە پێشەوە ئەگەر سەنگسار بووە نازانم ئیعدام بووە ئەوانە بەو شێوە لە کوردستان نەچوێتە پێشەوەەوە کوردستان ئیجازەی نەداوەکە ئەم نەریتە بچێتە پێشەوە مەسلەی چەند ژنە بە شودانی منداڵان طبعا لە کوردستانیش بووە بەڵام زۆر زۆر کەمتر یا مەسەلەن بەڵام بەداخەوە شتێکی کە تا ئەندازەیەک لە بڕێک لە ناوچەکان و لە شوێنە دواکەوتوەکان ئەوش لەژێر سایە ئاینات بەڕێوە چووە خەتەنەی ژنان و شتی وا بووە کە ئەوەی شەرمەزار کراوەوە لە ئەسێکی بەرینا ئێمە ناتوانین بیبینین مەبەستم چیە مەبەستمەوەیە کە ئێمە ئەم هاتن بەرەو پیرچوونی ڕۆژی ژن کە دە ڕۆژی کەیە هەشتی مارس بە شێوەیەک چوێتە پێشەوە لە بیدایەتەوە هەتاکو ئێستا کە توانیویەتی ئەو زەمینە فراهەم بکە کە داخوازیەکانی خەڵکی بە کۆمەڵ ژنان ببێ بە داخوازی سەرەکی ئەو شۆڕشە ئەلعانە حتا ئۆپۆزیسیۆنی ڕاستیش مەجبورە دروشمی ژن ئازادی بەکاربێنێ ئێستا حتا ناتوانە بیسڕێنەوە زۆر هەوڵیاندا کە شعاری مردمی هەن ئابادی داسەپێنن بەسەر ئەو شۆڕشەدا بەڵام زۆر زوو پاشەکشیان کرد مەبەستم چییە مەبەستمەوەیە کە شۆڕشی ژنان شۆڕشێکە کە خۆی بەسەر هەموو ئەو هێزانەدا کە بەنەوەیەک لە بەرامبەر داخوازیەکانی ژنان و خەباتی ژنان ئاڕاوەستابوون خۆی داسەپاندەوە پاشەکشەی پێکردوون بەوانە ئەوانە سەلماندویانە بەشێکی هەرە زۆر لەو هێزانە مەسەلەی ژنانیان هیچ وەخت مەترح نەکردووەوە لە دروشمەکانیانان نەبووە چ سەڵتەنەت تەڵەبەکان و مەشروتەخواهەکان بڵین ئەوە مجاهدین بەلایەکی تر مجاهدین ئێستش کە ئێستاە کۆپیەکە لە جەمهوری ئیسلامی ژن لە سازمانی مجاهدینە بریتە لە ڕووسەری بریتە لە جیاکردنەوە بریتە لە هەڵاواردن بریتە لە بێحورمەتیکردن هەموو ئەو ئەسنادەی وا لە مجاهدینە هاتوۆتە دەرەوە لەلایەن خۆیان و هاتوۆتە دەرەوە مەسعودی ڕەجەوی توانیوێتی هەر ژنێکی مجاهدینی پێخۆش بووە بیهێنێ وەکو هەموو ژنەکانی ناو مجاهدین ژنی مەسعودی ڕەجەوی بوون مەبەستم چیە مەبەستمەوەیە ئەوان ئەسڵەن هیچ پەیوەندیەکیان بەم شۆڕشۆ نییە و نایش بێت و ئەو کەسانی وا ئەیانەوێ سازمانی مجاهدین بەنەوەیەک لەم شۆڕشەدا مەترح بکەن بیهێنە گۆڕێ ئەوە بزانن کە دۆڕاندویانە و ناتوانن سەر بکەون بۆ ئەوەی کە سازمانی مجاهدین نەک بە مەسەلەی ژنان لە زۆر بابەت تریشەوە بەنسبەت مەسەلەی کوردەوە بەنسبەت خەباتی کوردستان لە شوێنەکانی تری کوردستان وەکو نەیار وەکو دژ بەو خەباتە ڕاوەستاوە هاوکاری دەوڵەتەکانی تری کردووە لە هەر حاڵا مەبەستمەوەیە کە ئەوە ئەتوانێت زۆر بە زەرەری مەسەلەی ئەو هێزانە بێکە یانەوێ هاوکاری لەگەڵ سازمانی مجاهدین بکەن ئەوانەی تریش بە زۆر بە سەریانە داسەپاوە یەکەم منشوری
مەشروتە خاهان هاتە پێشەوە ئەسڵەن درشمی ژنجیان ئازادیان حەزف کردبوو بە زۆر و بە هەموو خەباتێک لە ناو کۆمەلگا لە ناوەوە لە دەرەوە لە ئەو خەباتی مێدیاییەوە کە کرا پاشەکشەی بەوان کرد و ئێستا کە ئەوان ئەو شعارە دووپاتەکەنەوە پێیان تەحمیل کراوە و مەجبورن بیبێنە پێشەوە نازانن هیچ ڕێگە و شوێنێکیان نییە. بۆیە ئەم 8 مارسی ئەم ساڵ زۆر تایبەتیە بێ. پێویستە هەموو ژنان شان بەشانی پیاوان و پیاوان شان بەشانی ژنان بۆ پشتیوانی لە خەباتی ژنان لە 8 مارسە بێنە سەر شەقام و داخوازیەکانی ژنان بۆ هەمیشە بچەست بێنن و ئەو خەباتە ببەنە پێشەوە و ڕۆژ هەروە چۆن پاشەکشیان بە کۆماری ئیسلامی کردووە پاشەکشی زیاتری پێ بکەن و بتوانین کە لەو ڕێگەوە شۆڕشی ژینا قەدەمێک زیاتر ببینە پێشەوە و سەرکەوتنەکەی مسۆگەر بکەین. ئێمە هەوڵە لە بەهای تایبەتڕا لەگەڵ ڕۆژی ژن و 8 مارس زیاتر بکەین و بەنامەتان بێ کلیپێک دابنێ و دێمە وڵاتان. نازانم هاوڕێ هاوکار ئەلیسێ ئەگەر دەنگی من نەویسی بێت ئەحمەد کلیپێک دابنەوە تا دیاڵە درێژە بەنامە. اینجا کردستان است، کابوس فاشیستا. ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتەمان با مسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتەمان با مسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان با مسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان. یەکێتی ترس دەخاتە دڵی دوژمنان بابە یەک بین با بۆ یەک بین پێکاتە و گەلان یەکێتی ترس دەخاتە دڵی دوژمنان خۆ نەویستی بەدیدێنێ ئاوات و خەومان باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان خۆ نەویستی بەدیدێنێ ئاوات و خەومان باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان. باوەری یەکسانی هەموو شین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان باوەری یەکسانی هەموو شین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژنجیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژنجیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان ژنجیان ئازادی بۆ تە ڕەمزی بەرخودان.
چندا سخت و دور بی آویر دور مای پی تو آگر بی ای عقبات چندا سخت و دور بی آویر دور مای پی تو آگر بی بریا بیرست جارم برناد او میره هر دم آمد بریا بیرست جارم برناد او میره هر دم آمد او دنیا یکی نو بو هجار او دانی نجبا کا یکسان او دنیا یکی نو بو هجار او دانی نجبا کا یکسان رای زورداری جفینی دلین تو به آزادی geldi çeni Ray zordari jibili dilin O be azadi geldi çeni Bere beriya çina kargara De hari بەڵێ عزیزان دیسان هاتوومەتەوە خزمەتتان بۆ درێژەی بەرنامەی ڕاستەوخۆ مانگی ڕۆژشەمە مانگێکی پڕ لە بۆنەی تایبەتیە لەوانە نەورۆز لە مانگی ڕۆژشەمە هەیە بیستی مانگی ڕەشەمە نەخێر یەکەم ڕۆژی نەورۆز دوای کۆتایی مانگی ڕەشەمە نەورۆزە کە بێتە تقریبان 21 مانگی مارس کە ئەوە نەورۆز هەروە کە پێشتریش بینیمانە لە هەموو شارەکانی ئێران و کوردستان بە گەرم و گۆڕی بەڕێوەچێت ئەو ساڵ دیسان تایبەتی نەورۆز ئەوەیە کە هاوکاتە لەگەڵ شۆڕژی ژینە ئەو تایبەتمەندیە وای ڕخساندووە کە نەورۆز بکەین بە خەباتێکی گەورە لە ئاستی هەموو ئێران بۆ ئەوەی کە بتوانین قەدەمێکی زیاتر شۆڕژی ژینە بێنە پێشەوە کۆماری ئیسلامی زۆر هەوڵی داوە نەکرد کۆماری ئیسلامی دەوڵەتەکانی تریش هەوڵیان داوە کە نەورۆز کە ڕۆژی خۆشیە جەژنی سەرکەوتنی بەهارە بەسەر زستانە جەژنێکی نەتەوایەتیە ئەو ڕۆژە بکەن بە ڕۆژێکی شین و ئازار و گریان بۆ نمونە هێرشی کیمیایی حکوومەتی عێراق بۆ سەر هەڵەبجە کە لەوێ 5,000 نەفەر لە خەڵکی مەدەنی ئەو شارە گیانیان بەخت کرد و هەروەها پۆلێک لە هاوڕێیانی گوردانی شوان گیانیان بەخت کرد ئەوە نمونەیەکە لەو ڕۆژە لە نەورۆز کە چۆن ویستیان خۆشی و شادی خەڵک بکەن بە شین و گریان شەڕی 24 ڕۆژەی سنە کە هاوکاتە لەگەڵ نەورۆزی خوێناوی ناسراوە بە نەورۆزی خوێناوی ویا زۆر نمونەی تر لەو بابەتانەوە زۆر هەیە لە تورکیا لە بەقی شوێنەکانی تر ئەو دەوڵەتانە هەوڵیان داوە نەورۆزی کوردی ئەو نەورۆز کە بە شێوەیەکی زۆر بەرین و تایبەتی ئەچێتە پێشەوە ئەوە بیکەن بە شین و ئازار نەورۆزی ئەو ساڵ تایبەتمەندیەکەی هەروە باسم کرد ئەوەیە کە هاوکاتە لەگەڵ شۆڕشی ژینە خەبات ئێمە لە درێژەی ئەم 4 ساڵەدا توانین بیبینین کە خەڵکی ئێران بۆ هەر بۆنەیەک بۆ هەر بەهانەیەک سیانزە بە دەر بووە نەورۆز بووە جاری وایە مسابقەیەکی فوتبال بووە بە هەر بۆنەیەکەوە هەوڵیان داوە ئەو ڕێکەوتە بکەن بە درشم و بیکەن بە ئاعتراز و ناڕزایەتی بەرامبەر بە کۆماری ئیسلامی زۆر جار سیانزە بە دەرەکانی ئەو چەند ساڵەی ئەگەر چاوی لێ بکەین ئاوڕێکی لێ بدێنەوە لە ئێران بەڕاستی خەو لە چاوی هێزەکانی سەرکوتگەری کۆماری ئیسلامی بڕابوو بۆ ئەوەی لە هەموو شوێنەکانە خەڵک بە ئاورکردنەوە و بە خۆشی و بە یەکبوون پێکەوە و بە هەڵپەڕین و شایی و هەموو شتێ لە هەمان کاتە دژایەتی بە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئەو ڕۆژانەیان کرد بە ڕۆژێکی تایبەتی دژ بە کۆماری ئیسلامی نەورۆزی ئەو ساڵ پێویستە کە هەموو خەڵکی کوردستان و ئێران یەکگرتو ئەو نۆرۆزە بەباشی ببەنە پێشەوە
لە دەرەوەی وڵاتیش پێویستەکە هێزەکان و خەڵکی هێزە سیاسەکان و خەڵکی خەباتکار کە لە دەرەوەی وڵات ئەژین هاوکار لەگەڵ خەڵکی ئێران بۆنەکانی هەشتی مارس و هەروەتر نەورۆزی ئەو ساڵ زۆر بەگەرم و گۆڕی ببەنە پێشەوە. لەم بابەتەوە زۆر هەوڵ ئەدرێت کە قسەی زیاتر بکرێەوە ڕێگە شوێنی تایبەتی بەرەوە بچم نەزانم کە بەرنامەهای تایبەتی لە دەرەوەی وڵات ئەگیرێت بۆ ئەوەی کە هاوکات لەگەڵ ئێرانە بۆنەکانی نەورۆز بچێتە پێشەوە. پێویستی بە یەک شت هەیە، ئێمە توانیومانە سەرکەوتوو بن بە یەکگرتنمان، ئێمە توانیومانە خەباتەکەمان بەسەر نێرانمادا داسە پێێنین و بیبێنە پێشەوە بە یەکگرتومان. لەم بابەتێشەوە بێ یەکگرتوو خۆمان پیشان بدەین و نەورۆز زۆر بە گەرم و گەڕی ببێنە پێشەوە. لەسەر ئەم مەوزوعە ئێمە حتمەن لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زیاتر قساکەین، بەڵام ئەوەیش بڵێم کە ئەگەر چی نەورۆزمان ئێمە هەمیشە بەخۆشی و بە گەرم و گەڕی بردووەتە پێشەوە، بەڵام هیچ وەخت یادی ئازیزانمان کە هەر لە نەورۆزا گیانیان بەخت کردووە لەبیر نەکردووە، لەوانە گوردانی شوان، لەوانە ئەو ئازیزانەی وا لە جەریانی شەڕی 24 ڕۆژەی سنەدا گیانیان بەخت کردووەیە ویا خەڵکی هەڵەبجە کە بە بۆمبارانی شیمیایی 5,000 نەفەر گیانیان بەخت کرد. هەموو ئەوانە مانای ئەوە نییە کە ئێمەوەمان لە بیرۆ چوێتەوە، بەڵکو ئێمەی قایمتر و گەرم و گۆڕتر ڕاگرتووە بۆ ئەوە و خەباتە ببینە پێشەوە. تایبەتمەندی ئەم جاری نەورۆز ئەوەیە کە ئێمە توانین چاوەڕوان بکەین کە لە شوێنەکانی تری کوردستانیش دیسان بە بۆنەی نەورۆزەوە خەباتێک بێتە پێشەوە. زۆر پێویستە کە لە کوردستانی باشوور، لە کوردستانی باکوور، ڕۆژاوا دروشمی ژنجیان ئازادی ببێ دروشمی پیرۆزکردنی نەورۆز. ئەوە ئەتوانێت پشتیوانیەکی زۆر قایم بێ بۆ خەڵکی کوردستان لە ئێران و ئەوە ئەتوانێت خەباتی خەڵکی کورد زیاتر پێکەوە گرێبدا. ئەوە ئەتوانێت ببێ بە سەنگی محەکێ بۆ ئەوە بەرامبەر بە ئەو دەوڵەتانەی وا لە وڵاتانە حاکمن ئێمە حکمێکی زیاتر بکەین، ئێمە بە کارتێکی زیاترەوە لەگەڵیانە هەڵسو کەوت بکەین. ئەگەر دیپلۆماسیەکەیە، ئەگەر دانیشتنێکەیە لەگەڵیانە ئێمە پیشان بدەین چ شۆڕشێکی گەورە لە ئارادایە. و بۆیە زۆر پێویستە نەورۆزی ئەو ساڵ ببێ بە پشتیوانیەکی بەرین لە هەموو کوردستان لە باشوورەوە تا باکوور، لە ڕۆژهەڵاتەوە هەتاکو ڕۆژاوا. ئەمە زۆر پێویستە. تایبەتمەندیەکی تری نەورۆزی ئەم ساڵەوەیەکە نەورۆز ئەگەرچی بە دوو شێوی جیاواز لە ئێران و لە کوردستان چۆتە پێشەوە. یەکەم ڕۆژی نەورۆز ئاور کراوەتەوەیە، چوارشەمە سووری لە ئێران کراوەتەوە، بەڵامە کرێ هاواهەنگیە بێ کوڵە چوارشەممەی هەموو ساڵێکیش لە کوردستان پیرۆز گیراوە و خەڵکیش هەر بەو شێوەوە ئەویان بردووەتە پێشەوە. ئەکرێ ئەو تێکەڵاویە زیاتر بێ بۆ ئەوەی ئەو هاوپشتیە زۆر پێویستە ئەو ساڵ لەگەڵ خەڵکی ئێران لەگەڵ کوردستان و ئەو خەباتەوە تا ئێستا پێکەوە بردومانەتە پێشەوە، جەژنەکانمان و بۆنەکانیشمان هەر پێکەوە بگرین و بیبێنە پێشەوە. ئەوە مۆزوعێکی زۆر مهمە کە ئەبێ لەسەری ساغ بین و هەوڵی بۆ بدەین ئەو یەکگرتوویە نەپچڕێت. دیارە زۆر هێز و زۆر لایەن هەن بە شێوەهای جۆر ئەیانەوێ یەکگرتووی خەڵکی ئێران لە یەکدا بڕێن، ئەیانەوێ ئەو یەکگرتوویەوە لە کوردستان هەیە لە بیدایەتەوە لە یەکدا بڕێنن و هەروەها ئەوەی وا کوردستان لەگەڵ ئێران پێکەوە جژ بە کۆماری ئیسلامی هاتووتە سەر خیابان و سەر شەقام و خەبات ئەکات، ئەیانەوێ لە یەکی دابڕێنن. زۆر هەوڵ دراوە لەو بابەتەوە چ کۆماری ئیسلامی خۆی لەلایەکەوە بە ئتهام لێدانی تەجزیە تەلەبی و نازانم تەمامیەتی ئەرزی و مەترحکردنی شتی واوە، چ ئۆپۆزیسیۆنی ڕاستی سەڵتەنەت تەڵەب و مەشروتەخوار ئەوانیش هەر بەو نۆعە هەر هاوسوو لەگەڵ کۆماری ئیسلامی بنێشتە خۆشەی دەمی کۆماری ئیسلامیان جاویەتەوە دیسان هەرۆ باسە ئەکەن، ئەوانی شەر باسی تەجزیە تەلەبی و تەمامیەتی ئەرزی ئەکەن. ئەوانە بۆ ئەوەکەن یانەوە خەباتە لە یەکدا بڕێنن. ئەوان هەوڵەدەن لە پەیوەندیگرتن لەگەڵ ئەم یا ئەو نوێنەری حزب و سازمان
پەیوەندیەکی چڕوپرتر بگرن بۆ ئەو یەکگرتوویەی ناو ئەوانیش لە یەکدا بڕێنن ئێمە بێ هەوڵ بدەین نێڵین ئەوە بچێتە پێشەوە ئەو بە چیە کرێ بەوە کرێت کە ئێمە یەک دەست لە بەرامبەر کۆماری ئیسلامیا زاهر بین و پێمان وابێت ئەگەر ئەمانەیە خەباتیش بکەین بۆ لەناوبردننی هەموو ئەو هەڵاواردنانی وا لە کوردستان بەرامبەر بە خەڵکی کوردستان چۆتە پێشەوە بەبێ پشتیوانی خەڵکی ئێران ناتوانێ بۆ جۆرەی وا خۆمان پێمان خۆش بێمە سۆگەر بێت ئەوە ئەتوانێ سەرکەوتنەکەی تەمین بکات ئەوە ئەتوانێت سەرکەوتنەکەی حتمما بباتە ڕۆژی ئاخر یەکگرتووی هەموو خەڵکی ئێرانەکە ئەتوانێت پشتیوانێکی گەرمە گوڕتر بۆ کوردستانیش پەیدا بکات بەڵام ئەو یەکگرتوویە نابێ بەوە بێکە ئێمە لە داخوازیەکانی خۆمان بینە خوارەوە سلماندنی داوازەکانی خەڵکی کوردستان ڕاستی بۆ خۆی هەر خەڵکێکی ئێران ئەگەر بیاوێ داخوازیەکانی تەبعەنەوە ئەبێ یەکگرتوویە ئەوە بێتە هێنی ڕەمزنێک تابین لە داخوازیەکانمان بە هەر قەدەم کە کۆتا ئابین لە داخوازیەکانمان بەو میزانە ئەتوانین پەرە پێ بدەین لە دابڕان کە لایەنێ لە خەڵکی کورد لەو لایەنی تری ببڕدرێت لایەنێ لە خەڵکی ئێران لەو لایەنی تری ببڕدرێت بۆیە سەرکەوتنی ئێمە لەوایە کە قایم بوەستین بەرامبەر بە کۆماری ئیسلامی پێکەوە و لەسەر هەموو داخوازیەکانمان داخوازیە چینایەتەکانمان داخوازیە نەتەوایەتەکانمان داخوازیە جنسیەتەکانمان هەموو تۆزێک کێشەی ئینتەرنەتی هەیە بە هەڵدەین چارەسەری بکەین یەک دقە هیچ کێشەیەک نیە هەر ئەمێنمەوە لەلاتەن بۆیە ئەوە بڵێ جاویستم ئەوە بڵێم کە ئەوەیە ئەتوانێت سەرکەوتنی ئێمە بەدەست بێنێت ئێمە ئەتوانین هەموو داخوازیەکانمان قایم لەسەری ڕاوەستین بە یەکگرتووی توانێن و کارە بکەین ئێنا ناتوانین بچینە پێشەوە بەشێک لە پەیامشتی وە هاتووە و هەروە زۆر سپاس بۆ ئەو پەیامانەوە داتان ناوە و هیوادارم نەورۆزی ئەو ساڵ بە گەرم و گوڕی ببینە پێشەوە چ لە دەرەوەی وڵات چ لە ناوەی وڵات لە هەموو ئێران لە کوردستان ئەو نەورۆزە شان بەشانی یەک بە باشترین شێوە ڕێز بگرین لە هەموو ژیان بەختکردوانی 44 ساڵی ڕابردوو کە کۆماری ئیسلامی گیانی ئازیزانی ئێمەی مەرگی ئەوان ئازیزانی ئێمەی کوشتووە و گیانیان لەدەستداوە ڕێزی لێ بگرین و لە هەمان کاتدا بە کۆماری ئیسلامی بڵێن کە ناتوانێت بەو شێوەیە ئێمە بترسێنێ ئەمە ئەچینە پێشەوە بۆ جۆرەی کە بڕیارمانداوە و حتمما سەرکەوتنیش بەدەسێرین تکام لە هاوڕێمەوەیە کە کلیپێکدانەوە و دوایی دێمەوە بڵێتن کەس لە کەس ناپرسێت ڕەشەمەستە ڕۆژگار وەرە بڕوانە ڕفێق کە چەپ هەستە ڕۆژگار لێرە ژین مانای نییە کەس بە ژین بڕوای نییە هەموو هەر مەرگە بووقین لێرە هەر مردن لێرە لە جیاتی ژیان
دێت بەرەو پیری نەمان لێرە لە جیاتی هەبوون دێتە پێشوازی نەبوون لێرە ڕۆیا قەدەغا شێر و کونیا قەدەغا دڵ و بەران و نەفەس هەموو لێرە قەدەغا بەندە و بەس بەند و بەندی و قەفەس بەڕە لێرە بێجگە بەش بە سینگی تۆ نەفەس نەبزەی دڵدارێ نەوشەی بۆ یارێ نەوتەی دێتە دەرێ لە زمانێ لە جیاتی ژیان دێت بەرەو پیری نەمان لێرە لە جیاتی هەبوون دێتە پێشوازی نەبوون لێرە ڕۆیا قەدەغا شێر و خونیا قەدەغا دڵ و بەران و نەفەس هەموو لێرە قەدەغا کە هەر بێدادە دڵە خۆ ناشادە هەرچی خۆزگاس لێرە یەکسرە بەربادە هەرچی خۆزگاس لێرە یەکسرە بەربادە لێرە لە جیاتی ژیان دێت بەرەو پیری نەمان لێرە لە جیاتی هەبوون دێتە پێشوازی نەبوون. بڵێ عزیزان لە کۆتاییە پێم خۆشە ئاماژە بە چەند مۆزوعی تازە بکەم کە ئەو یەک دوو ڕۆژە هاتوتە ئاراوە. ئەویشەوەیە کە کرێکارانی زەوبیاهەنی فەهان چەند ڕۆژێکە لە مانگرتنی گشتیدان. ئەم داخوازی ئەو کرێکارانە تەبعەن ئەوە یەکەم جار نییە کە کرێکاران لە ئیسفەهان هاتوونەتە سەر شەقام و هەوڵیان داوە کە ئەو خەباتی خۆیان ببەنە پێشەوە وەک چۆن ئەیبینن لە ڕۆژی مانگی زەوبیاهەنی ئیسفەهان ئێراز ناڕەزایەتی خۆیانیان بڕەوەی خوازەکانی تەرحی تەبەقە بەندی مەشاغڵ و پەرداختی ئەو حقوقانەیان کە نەدراوە هەروەکبینن بە ئەتراز و باوەڕکردنەوە لە مەحلی لە شوێنی کاریانە هاتوون و بردویانەتە پێشەوە. ئەمە بۆ خۆی جێگەی خۆشیە، بەڵام ئەوەی وا پێویستە کە ئەبێ حتمەن کرێکاران هەوڵ بدەن کە ئەمە لە ئاسی سەسەریا ببەنە پێشەوە و هەر بەوەڕدن لەلایەن شوێنەکانی تریشەوە پشتیوانی زیاتری بۆ وەربگرن. خەباتی کرێکاران تەبعەن لەسەر هاتن سەرکاری کۆماری ئیسلامیەوە تا ئێستا نەوەستاوە، بەڵام ئەوەی واتوانێتی سەرکەوتن بەدەستبێنێ ئەوە بوو کە ئەو خەباتانە بە یەکۆ پەیوەندی پێیا بکەن، هەوڵ بدرێت کە بەقی شوێنەکانی تری کاریش بۆ پشتیوانیکردن لەم خەباتە بێنە سەر شەقام و گرێدانی خەباتی هەموو کرێکاران پێکەوەیە کاتوانێ سەرکەوتنی ئەو داخوازیانیان مسۆگەر بکات. بۆیە کرێکارانی ئیسفەهان بە پەیوەندیکردن لەگەڵ بەقی شوێنەکانی تری ناوەندە کرێکاریەکان وەکو کرێکارانی نەوت، وەکو بەقی کرێکارانی تر، کرێکارانی ساختمانی،
کرێکارانی حمل و نەقل و یا مثلەن ئۆتۆبوس و یا کرێکاران هەمووانە توانێت پێکەوە ڕەمزی سەرکەوتن بێت و سەرکەوتنەکانیان مسۆگەر بکات. بۆیە پێویستە کە هاوخەباتی و ئەوان ئەو کرێکارانەی تریش لە کاتی ئاوا پێویستە زۆر سەریع بەرەو پیری بۆ پشتیوانیکردن لەو خەباتانە بێنە سەر شەقام و هەڵبدەن بیبەنە پێشەوە. من لەوە زیاتر نامەوێ مزاحمی ئەوە ببم و هەتاکو و بەرنمەیەکی تری ڕاستەوخۆ ڕۆژ و شوێکی خۆشتان بۆ باوەت خوازم و زۆر سپاس بۆ ئەوەی کە گوێبیست و بینەری ئەو بەرنمەیە بوون. ئەی ئەوانەی ساڵەهایە دێنە مەرگ و جەنگی من بەرخۆدانی گەلجیانە تێبگەن فەرهەنگی من. ئەی ئەوانەی ساڵەهایە دێنە مەرگ و جەنگی من بەرخۆدانی گەلجیانە تێبگەن فەرهەنگی من. چینەماکێتان بە حاڵێم بۆ ئەوەی بێتوێمەوە چینەماکێتان بە حاڵێم بۆ ئەوەی بێتوێمەوە هەر دەژیم و هەر لە پێش و چاکتریشدا ڕوێمەوە هەر دەژیم و هەر لە پێش و چاکتریشدا ڕوێمەوە. بێنە کوردستان ببینن بانگی ئاشتی خوازی کورد ڕەنگی چۆپی و زەنگی ساز و تیرەکی ئاوازی کورد. بێنە کوردستان ببینن ڕەنگی ئاشتی خوازی کورد ڕەنگی چۆپی و زەنگی ساز و تیرەکی ئاوازی کورد. ئێرە کوردستانی ئاشتی و مەشغەڵانی شادیە ئاگری کورد هەڵپەڕین و سمبولی ئازادیە ئاگری کورد هەڵپەڕین و سمبولی ئازادیە. ئەی ئەوانەی ساڵەهایە دێنە مەرگ و جەنگی من بەرخۆدانی گەلجیانە تێبگەن فەرهەنگی من. ئەی ئەوانەی ساڵەهایە دێنە مەرگ و جەنگی من بەرخۆدانی گەلجیانە تێبگەن فەرهەنگی من. پڕچیام گێڕکانی عاشقا باوەڕی پێرسۆزی من پڕچیام گێڕکانی عاشقا باوەڕی پێرسۆزی من خۆشەویستی نیشتمانە ئاگری ناورۆزی من.
ئەو کوڕی من 25 گەلاوێش لە دایک بوو نیوم لێلا کومار خۆشبەختم ئەگە لەسەر هیچ نەگوشراوە لەسەر ئازادی و خاکی شەهید بووە ژن ئازادی ژن ئازادی ئیشکەڕووی ئێستێ لە هەورازا سەرە و لێژینەکەی بیری ورد و دەست و بردی دەوێ کە درێژینەکەی بیری ورد و دەست و بردی دەوێ کە درێژینەکەی هێزیگەل بیر و هزری کیژ و خۆرتە بۆتە باسکی هێزیگەل ناکرێت و دێ نەدەیتێ و پەس نێڕامێژینەکەی ناسرەوی تاکو نەداری و ژانی ژێردەستی هەبێ تاچی زاما بە نوژدار ئازادی ساڕێژینەکەی ناسرەوی تاکو نەداری و ژانی ژێردەستی هەبێ تاچی زاما بە نوژدار ئازادی ساڕێژینەکەی هێمای پێشڕەوی ژن و جیهانی تازە ناخشە هێمای پێشڕەوی ژن و جیهانی تازە ناخشە ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژنی ئیژی و یازادی ژنی ئیژی و یازادی دروشمێ مژدە بەخشا دروشمێ مژدە بەخشا ژنی ئیژی و یازادی ژنی ئیژی و یازادی دروشمێ مژدە بەخشا دروشمێ مژدە بەخشا هیماوڵە کۆتەی ژەنیۆ هیماوڵە کۆتەی ژەنیۆ دنیەی تازە ناخشا چیرۆکی بە جوانی پڕە لە جوانیانی بەرەنگار بوونە بۆ بە تەرمایی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی واتای پێشەنگی لە ڕووناکی ناترسی و بێباکی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ئیرادەیە فەلسەفەکەی پڕ لە هێزە ئەندێشەکەی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ئاسۆیەکی ڕوونە بۆ وڵاتم ڕۆژ بە ڕۆژەی کەین بەر بڵاوتر ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی
دەنگی مردزمە و ساچمەیان پێکا ليلة كوما أقل هیچ نبوشه ولا ساعة آزادی و خارجی شد خاطر جوانامو بعد 80 سال این دینی که میخواد مردم رو بکشه اجاب از سر اون برمیدارن کردستان کردستان کردستانی پاکستان احضار پشیمونی نکرد اون پرورم زده بود که مطلب احضار پشیمونی نکرد و من اینطور بودم که دقیقا سرحد بیام bizim kızdı sen canım kızın بیام bizim uşaktı sen canım uşağın حقنا نظام گیر نجن کلمه میخوای ابو زمینمونو میخوای مردم شریف ایران نوید افکاریان بیان یکی زو حتی یکی رون و بلا چاو بلا چاو بلا چاو 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 اسمان گشبو هاورێکی ڕەشهات دژمن گەمارۆ یا سۆیدا و پارتیجانۆ مرتامی ڤیا و بێلە چاو بێلە چاو بێلە چاو 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 پارتیجانۆ مرتامی ڤیا che mi sento di morero وسويستي من من شهيد بوم وبلا تشاو بلا تشاو بلا تشاو 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 لسر ترميمن نكيتو شيوان لشوين قارم بمنيجان وشويني من بليني بيبدا وبلا تشاو بلا تشاو بلا تشاو 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 رجي سر كاوتن ورا سر
هەمان یەک ژیان ئازادی ژیان ئازادی ژیان ئازادی ئازادی سەرچاوەی خۆشی و شادی نابوو زوڵم و بێدادی سەرچاوەی خۆشی و شادی نابوو زوڵم و بێدادی ژیان ئازادی پێشەنگی شۆڕەژم بێ نەسرەوتن سەرکەوتن بێ پێشەنگی شۆڕەژم بێ نەسرەوتن سەرکەوتن بێ چەقڵی چاوی دوژمن بێ ژیان ئازادی تۆ نامری ژیناگیان ناوت ڕەمزی بەرخۆدان تۆ نامری ژیناگیان ناوت ڕەمزی بەرخۆدان تێکرا دێڵێن هەموومان ژیان ئازادی ناترسێم دەتڕوخێنم نالەرزێم لێت ناترسێم دەتڕوخێنم نالەرزێم تا ڕۆژی مردن دەیڵێم ژیان ئازادی وەرە دەرێ دەستی خۆتم بەرێ وەرە دەرێ دڵم پێ تۆ ناسرەوێ وەرە بەرزی کەی ناڵەمان بەرەو سەرێ وەرە